دوجار ترامپ شکستی بە کامەلا هێنا و فیلەکە گوێ درێژەکەی دا بە زەویدا. ئایا هاتنەوەی ترامپ دەکرێت وەک مەرگی ئێران پێناسە بکرێت؟ دوای چاوەڕوانیەکی زۆر و زیاتر لە 25 کاتژمێر جیاکردنەوەی دەنگەکانی دەنگدەرانی ئەمریکی و بەتایبەت ئەو ویلایەتە خۆڵەمێشیانەی بە تەواوی ئەنجام و ئاراستەی شکست و سەرکەوتنیان لە بندەست بوو، ترامپی بربژێری کۆماریەکان بە ئەنجامێکی شۆکهێنار پێش ڕکابەرە دیموکراتەکەی کەوت و کامالا هەریسی ناردەوە بۆ ماڵەوە. 2024 ساڵ بەرکەنارخستن و دەردەسەری ڕوبەڕووبوونەوەی بە دەیان کەیسی دادگا و لێ قەدەغەکردنی میدیا و سۆشیال میدیا، ترامپ گەیشتەوە سەر کورسیەکە و گەیشتەوە ئۆفیسەکەی کۆشکی سپی. لە گوتاری سەرکەوتنیشیدا جگە لە سوپاسی دەنگدەران گوتی ئیدی سەردەمێکی نوێ و جیاواز دەست پێ دەکات و دەبینین. میدیای جیهانی لە ئێستادا بە تەواوی سەرقاڵی ڕووماڵی ئەو هەڵبژاردنەیە کە بازاڕی ئابووری و شەقامی سیاسی پێوە بەنجە و پێی کاریگەرە. میدیا گەورەکانی ئەمریکا تەنانەت دژبەرەکانی ترامپی شۆک بوون کاتێک بینیان ئەو ویلایەتی یەکلاکەرەوە و خۆڵەمێشیانەی پێشتر لایەنگر و دەنگدەری دیموکراتەکان بوون ئێستا بوونەتە لایەنگری سەرسەختی ترامپ. میدیا جیهانیەکان لەبری ناوبردنی ترامپ و کامالا هەریس نێوی نیشانە و لۆگۆی پارتەکانیان دەبرد کە کۆماریەکان فیلەکە و دیموکراتەکان گوێ درێژەکەیە. هەر بۆیە دوجار ناچار بوون دان بە بردنەوەی فیلەکە بەسەر گوێ درێژەکە دابنێ. ئەو گوێ درێژەی لە ماوەی سەرۆکایەتیەکەیدا کێشە و ئاریشە و جەنگەکان نەکەمیان نەکرد، بەڵکو جگە لە جەنگی ئۆکرانیا و جەنگی نێوان حەماس و ئیسرائیلیش زیادی کرد و نزیک بوو جەنگی تایوانیش هەڵبگیرسێت. دەرچوونەوەی ترامپ تەمی لەسەر دڵ و دەرونی ئێرانیەکان و ئەوروپیەکانی بەشدار لە ناتۆ دروست کردووە و پێیان وایە ترامپ ئیدی مامەڵەی تا پێم نەدەیت پێت نادەم پیادە دەکات و ناتۆ لە قاڵب دەدات و بودجە زەبەلاحەکەی دەبڕێت و بە نابوتی دەیخاتە بەردەم نەشتەری ڕووسەکان ئەگەر مل نەدات. هەرچی ئێرانیشە دیارەکە ترامپ نەشتەری سەربرینەکەیەتی و لە یەکەم ساتی دەرچوونیشیەوە تمەن هاڕای کرد و بەهاکەی هێندەی تر لەدەستدا. هەڵبژاردنەکانی ئەمریکا لە نێو سۆشیال میدیای کوردی زۆر شرۆڤەکاری دروست کرد و جگە لە ڕووماڵێکی چڕی چەندین میدیا پرۆسەکە بەدەر نەبوو لە توانج و گاڵتەی بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتیەکان. بۆ نمونە زوو خشتەیەکیان بڵاو دەکردەوە دەیان نووسی لە ویلایەتی فلۆریدا ترامپ 150 دەنگ، کامالا 90 و پارتی دیموکراتی کوردستان 350 دەنگ. یاخود دەیان نووسی حزکی کاکە حەمەش دەنگیان هێناوە بەس بۆیان هەژمار نەکراوە. دەرچوونەوەی ترامپ بە دڵنیاییەوە کاریگەری گەورەی لەسەر عێراق و کوردستان و ناوچەکە دەبێت و پێدەچێت. ئیدی گروپ و میلیشیەکان هێندە دەستکراوە نەبن و سوپای ئەمریکی دەستکراوە بکرێن بۆ پەڕووباڵکردنی ئەو بەڵایەی ڕووی لە ناوچەکە کردووە. لەلایەکی دیکە بەشێک لە شرۆڤەکاران پێیان وایە دۆناڵد ترامپ هێندە ترسناک نییە بۆ سەر ئێران و ئاراستە دژبەرەکانی ئەمریکا، بەڵکو هەموو چەکە بەهێزەکەی ئەو بریتیە لە سەپاندن و سزای توندی ئابووری کە ئەم سزایە نایتوانیوە بە تەواوی ئامانجی لە قاڵبدانی گروپە میلیشیەکان بپێکێت. هەرچی دەربارەی کووردە بەشێک لەو شرۆڤەکارانە پێیان وایە ترامپ بەتایبەت پێشبینی نەکراوە و دەکرێت لە هەر ساتێکدا بێت بێ گوێدانە مەترسی دروستکردن لەسەر هاوپەیمان و دۆستەکانی بڕیاری کوشندە بدات، وەک چۆن لە ساڵی 2019 لە ڕۆژاوای کوردستان کشایەوە و کوردە هاوپەیمانەکانی جێهێشت کە لە ناوخۆی ئەمریکا و جیهانیش دەنگدانەوەی گەورەی لێکەوتەوە. ترامپ هێشتا ڕێگایەکی دوور و درێژی لە بەردەمدایە و جگە لە ئەمریکیەکان دانیشتوانی زۆر ناوچەی تری جیهانیش چاویان لە هەنگاو و بڕیارەکانیەتی.